خەڵکی دڵپڕ لە کوڵی کوردستان مرۆڤ بە هەڵوێستەکان بەداخەوە جارێکی دیکە هەواڵی خۆکوشتنی هاوڵاتیەک لە تاو برسێتی و نەداری بوو بە سەردێ ڕوومانشێتی هەواڵەکان لە هەرێمی کوردستاندا. بەڵامەک هەمیشە حکوومەت خۆی نەبان کردووە و دەسەڵاتداران بە جۆرە ململانەیە لەسەر بەرژەوەندیا کەسی و حیزبی و بنەماڵەیەکانیان دەکەن وەک ئەوەی نەبایان دیبێت و نەباران. پێشتریش لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان چەند هاوڵاتیەک هەوڵی خۆکوشتنیاندا و بەداخەوە بەشێکی ئەو هەوڵانش سەری گرت. بەڵام وەک ڕۆژنامەنووسی تیرۆرکرا و سەردەش عوسمان وتی خراپیەم دەسەڵاتە لەوەدایە کە باکی بە خوێنی ڕۆڵەکانی نییە. زووە بۆ خەڵکو جەماوەری بسەلمێنن کە ئایا ئەتوانن لەجێ هیوا و ئومێدەکانیان بن یاخود هاوڵاتیان خۆیان بیر لە بەدیلی دیکە بکەنەوە. هەروەها جێگای داخە پەرلەمانی کوردستان و پەرلەمانتاران کە بەدەنگی ڕاستەوخۆی هاوڵاتیان و پلەیان وەرگرتووە لەبەریەوەی کە دانیشتنی جدی لەسەر خراپی دۆخی هاوڵاتیان بکەن و حکوومەت بخەنە بەر نەشتەری لەپرسینەوە لەسەر کەسی خۆکوشتنی کاوە و دۆخی بەرکەوتوانی چەکی کیمیایی و گوزەرانی کەسوکاری شەیدان و ئەنفەڵکراوان بە تایبەتی و خەڵکی کوردستان بەگشتی هەڵوێستیان هەبێت کەچی بوون بە بووکەڵەی حکوومەت و ئەوان چاو لەبەری دەسەڵاتی جێبەجێکردن.